لە دەرس و پەندەکانی کۆچ بۆ ئێمە ئەوەیە کە دەبێ بەڕاستی مسلمانان ئیسلام سەرخەن وەکو چۆن پێغەمبەر و هاوڵان ئیسلامیان سەرخست، دەستیان بە هۆکارەکانەوە گرت، خۆیان ماندوو کرد، قوربانیاندا تاوەکو ئەو دینەیان سەرخست. بەڕاستی پێمان دەڵێ ئەوەش دەبێ ئێمەش بە هەمان شێواز ئەگەر بەتەمای سەرکەوتن بین دەبێ هەوڵدەین و دەست بە هۆکارەکانەوە بگرین. خوای پەروەردگار دەیتوانی وەکو چۆن لە شەوی ئیسرا و میعراجدا بوڕاقێکی بۆ هێنا سواری کرد لە یەک شەودا، لە بەشێکی کەمی شەودا بردی هەر حەوت ئاسمانەکان ئەوەی بۆ بێنێ دەیتوانی یەکسەر بیباتە مەدینە. بەڵام پێغەمبەر دەست بە هۆکارەکانەوە دەگرێت بۆ ئەوەی ئێمەش فێر بین بۆ سەرخستنی ئەو دینە پێویستمان بە دەستگرتن بە هۆکارەکانەوەیە برام. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت وأعدوا لهم ما استطعتم من قوة، ئامادەکەن، خۆتان ئامادەکەن و هەروەها ئامادەیکەن لە هێز و قووەت، لە هێز و قووەتی ئیمانی، لە هێز و قووەتی دنیایی و ئەسبابی دنیایی خۆتان ئامادەکەن، ئێوەش ئامادەیکەن بۆ ئەوەی کە دینەکەتان سەرخەن. تەماشاکەن خوای گەورە دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى، خوای پەروەردگار ئەو پێغەمبەرەی ناردووە هیدایەت و ڕێنمونی پێ بۆ خەڵک، ئەو دینە ڕێنمونیە بۆ ئینسان، ئەنجا ودین الحق و بەرنامەیەکی ڕاست و دروستی پێیە کە دەتوانێت دەوڵەتی پێ بەڕێوە ببرێت، ژیانی خەڵکی پێ بەڕێوە ببرێت، ئینسان بەختەوەری دنیا و قیامەت کات. جا خوای پەروەردگار حکمەتەکەیمان، عیلەتەکەمان بۆ ڕوون دەکاتەوە بۆچی ئەو پێغەمبەرەی ناردووە، بۆچی ئەو دینەی ناردووە، ليظهره على الدين كله، بۆ ئەوەی ئەو دینە سەرخەن بەسەر هەموو دینەکاندا. جا کێ سەری خات؟ ئایا دین بەخۆ سەر دەکەوێت؟ ئایا دین هەر بە دوعای مزگەوتێ سەر دەکەوێت؟ پێغەمبەر هەر ئەوەی کردووە؟ یان پێغەمبەر هەوڵی دا و قوربانی دا و یان پێغەمبەر هۆکارەکانی بەدەستەوە گرت تاوەکو ئەو دینەی سەرخست؟ یان هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەو و ڕۆژ لە خزمەتی دیندا بوون تاوەکو دینەکەیان سەرخست برام؟ ئەوە پێمان دەڵێ ئێمەش ئەگەر بە تەمای سەرکەوتن بین بەڕاستی پێغەمبەر هەر دانەنیشتووە لە مەککە دوعا بکات، ئەگەر هەر بە دوعا بوایە پێغەمبەر بەس دوعای دەکرد لە مەککەدا کە شوێنێکی پیرۆزە و پێغەمبەر چاکترین و بەرزترین کەسە لە لای خوای پەروەردگار، ئەگەر بە دوعا ئەو دینە سەرکەوت پایە پێغەمبەر دادەنیشت و بەس دوعای دەکرد. بەڵام دوعاکردن لە کاتی کارکردندایە برام، ئەو ڕۆئی وایە تەنانەت جارێک بە زمانیش بە دوعایەکیش ناڵێ خوای گیان دین سەرخەی و مسلمانان سەرخەی. دەی برام ئێمەش کە بە تەمای سەرکەوتن بین ئەو دینە پێویستی بەوە هەیە خوا بۆیە ناردوێتی تاوەکو ئێمە دیفاعی لێ بکەین، سەری خەین. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ بە نەسی ئایەت ليظهره على الدين كله، بۆ ئەوە ئەو دینەم ناردووە تاوەکو ئێوە سەری بخەن بەسەر هەموو دینەکاندا، ئێوە ئیسلام سەرخەن وەکو پێغەمبەر و هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت ئەو دینەیان سەرخست. ئەوەش یەکێکی دیکەیە لە دەرس و پەندەکانی کۆت.